وێڕای سڵاو و ڕێز بۆ هەموو ئەو تێکۆشەرە ماندوو نەناسانەی کە بۆ کۆکردنەوە و زیندوڕاگرتنی ئاسەواری ئەدەبی، هونەری و فەرهەنگی کوردەواری هەوڵ دەدەن و هەموو شوێن و قوشبنی وڵاتەکەمان بەسەر دەکەنەوە بۆ ئەوەی میراتە بەقەڵکەکان بدۆزنەوە و لە کتێبخانە و موزەخانەکاندا بۆنەوەکانی داهاتوو بیپارێزن. لێرەدا لەسەر داواکاری کاناڵی تێلگرامی ژیانەوەی زانایی لەبارەی کەسایەتیەکی شاعیر و وێژەر و زاراوەخۆشی ناوچەی گەورکایەتی مکوریان، دانیشتووی ئاوایی کاوڵانی سەرێ سەربەشاری مەهاباد بە ناوی سەلیماغای کاوڵان کورتەباسێکتان پێشکەش دەکەم. سەلیماغا کوڕی هەمزاغا لە عەشیرەتی گەورگ تایفەی عەیزاغا بووە. تایفەی عەیزاغا لە کۆی گشتیدا ئاغای گوندەکانی گوڵۆڵان، باغی شێخان، کۆندەڵان، یاڕاڵی، کانیسێ و گامێشان و زنتاش، قالوێ زەندان، باراوە، سەمبە، تایربوغە، کوێرەگوێز، قشلاخ، کاوڵانی سەرێ، کاوڵانی خوارێ و کوران بوون. هەمزاغا بابی سەلیماغا ستارەخانمی کچی وەکیلاغای قەبەغڵووی سەر بە شاری سەقزی بە هاوسەری هێناوە و کوڕێک بە ناوی کەریماغا بەرهەمی ژیانیان بووە. کەریماغا تەمەنی 6 ساڵ بووە کە ستارەخانمی دایکی فەوتی کردووە. لەسەر پێشنیاری مەزنی تایفەی عەیزاغا بۆ ئاگاداری لە کەریماغای 6 ساڵە داوایان لە وەکیلاغا کردووە کە کچی دووهەمی خۆی بە ناوی کیشۆرخانم بدا بە هەمزاغا. وەکیلاغا قبوڵی کردو، کچی دووهەمی خۆی بە ناوی کیشۆرخانم داوە بە هەمزاغا بە هاوسەری. لە ساڵی 1390 کۆچیدا شەڕ لە نێوان لەشکری حەمەڕەشیدخانی بانە و لەشکری ڕەزاشای ئێران ڕووی داوە. عەشیرەتی گەورگ لەگەڵ حەمەڕەشیدخان بە دژی لەشکری ڕەزاشا لە شەڕدا بەشداریان کردووە و هەمزاغاش لەو شەڕەدا بەشدار بووە کە بەداخەوە لە نزیک گوندی کەزنەزانی سەقز بە تۆپخانەی لەشکری ڕەزاشا شەهید کراوە. لە ساڵی 1320 هەتاوی دوای فەوتی هەمزاغا سەلیماغای کوڕی لەدایک بووە. سەلیماغا ڕەوش و ئەخلاقێکی بەرزی هەبووە، لەگەڵ خەڵک تێکەڵاوی زۆر باشی هەبووە، لە نێوان کۆمەڵگەدا پێگە و جێگەیەکی گەورەی بۆ خۆی دامەزراندووە. حەزی لە فەرمانڕەوایی و ئاغایەتی بە شێوەی ئاغایانی سەردەم و پێشخۆی بەسەر خەڵکدا نەبووە. تەنانەت ئەگەر لەبەر تانە و لۆمەی ئەوانی دیکە نەبا، پێی خۆش بۆ هەموو کات لەگەڵ خەڵک کار بکە. چاوی لەوە نەبووە بە کۆکردنەوە و خەرجکردنی دەستڕەنجی خەڵک ژیان بڕێوە ببات. بۆ خۆی کاری لولەکێشی ئاواییەکانی ناوچەی میراوەی سەردەشت و چەند ئاوایی مەهاباد، سازکردنی مەدرسەکانی ناوچەکانی مەهاباد و سەردەشتی بە پەیمانکاری و قۆنتەرات لە دەوڵەت وەرگرتووە و بەباشی لە کاتی خۆیدا بە ئەنجامی گەیاندون. سەلیماغا هەستی نیشتیمانی و نەتەوەی و ئاواتی زۆر گەورەی بەرامبەر میلەتەکەی هەبووە. 3 جار ژیانی هاوسەرگیری پێکهێناوە کە لە خێزانی هەوڵ و دووهەمی کە هەردووچیان فەوتیان کردووە هیچ منداڵی نەبووە. لە هاوسەری سێوەمی بە ناوی شەمەخانم کچێکی بە ناوی هەڵاڵە خانم هەیە کە ئێستا لە مەهاباد دەژی و هاوسەری سێوەمیشی بە ناوی شەمەخانم کۆچی دوایی کردووە. سەلیماغا لەبارەی خوێندنەوە و متالعە زۆر هۆگر و عەلاقەمەند بووە و بەدەیان بگرە بە سەدان کتێب و پەرتووک و نووسراوەی لە کتێبخانەکەیدا هەبووە. بۆ خۆشی هەستی شاعیری بەهێزی هەبووە. لەبارەی کۆکردنەوەی وشە و پیتی ڕەسەنی کوردی و هەروەها ناو و ناساندنی گوڵ و ژیا و قازانجەکانیان زۆر تێکۆشاوە و کۆمەڵێکی زۆری کۆ کردوتەوە کە بەداخەوە لە دوای نەمانی خۆی هەر هەمویان لەناو چوون. لە بواری وێژەری و دیکلەمەدا بە گفت و زاراوەیەکی زۆر خۆش هەستی بیسەران و گوێدێرانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. تەنیا 2 ئاسەواری بە کاسێت لە بەردەستدایە کە بە هاوکاری مەلا ڕەسووڵی ئەحمەدپور کە ئەویش خەڵکی کاوڵان بووە و هەمزاغای برازای و مستەفاغای ئامۆزای تۆمار کراون. یەکیان چوارێنەکانی خەیامە کە شاعیری نەتەوەیی کورد خوا لێ خۆشبوو مامۆستا هەژار وەری جێڕاوە بۆ کوردی و دووهەمیان چەند غەزەلێکە لە شێعرەکانی شاعیری گەورە و بەناوبانگ مامۆستا مەلا کەریم هونەرمەند ناسراو بە فیدایی کە ئەویش لە کاوڵانی سەرێ دەژیا و لەوێش وەفاتی کردو و هەر لەوێش نێژراوە. سەلیماغا زۆر لە غەمی خەڵکی هەژار و بێکەسدا بووە و هەر لەو ڕێگەیەشدا گیانی فیدا کردووە. کاتێک کە یەکێک لە خەڵکی ئاوایی کاوڵان بە ناوی کاک ڕەحیم نەخۆش دەکەوێ، دەگەڵی دەچێ بۆ تەورێز بۆ لای دوکتور بۆ چارەسەری نەخۆشەکەی. بەداخەوە لە ڕێگەدا لە نزیک گوندی گوێکتەپای مەهاباد لە مانگی پوشپەڕی ساڵی 1364 هەتاوی لە تەمەنی 44 ساڵیدا بە تەسادوف کۆچی دوایی دەکات.
کە لە گۆڕستانی بەداخسوڵتانی شاری مەهاباد بە خاک ئەسپێردراوە و داخ و کەسەرێکی زۆری بۆ هەمیشە لەسەر دڵی ئینساندۆستان و ئەدەبدۆستان داناوە. ڕوحی شاد بێ و ناو و ناوبانگی هەتا هەتایە بە بەرزی و زیندووی بمێنێتەوە.